بازاڕی داونتاون لە هەولێر مەرجی سەلامەتی و سیستەمی بەرگری شارستانی تێدانە. ئەو بازاڕە نزیکەی 1000 دوکان لەخۆوە دەگرێت. کەوتنەوەی ئاگرێک لە 6 دوکانی ئەو بازاڕە ماوەی زیاتر لە 3 سەعاتی پێویست بوو تاوەکو کۆنتڕۆڵ بکرێت. پارێزگاری هەولێر دەڵێت چەندین جار خاوەنی بازاڕەکە ئاگادار کراوەتەوە و دوای راپۆرتی لێژنەی بەدواداچوونیش ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. هیچ سیستەمەکی بەرگری شارستانی نەبووە لە ناو بازاڕە نییە. لەگەڵ ئەوەشدا 3 جار بە کتابی ڕسمی بەرگری شارستانی کۆمپانیەکەی ئاگادار کردوتەوە کە دەبێت ئەو گرفتە چارەسەر بکرێتن، بەڵام بەداخەوە چارەسەریان نەکردیە. سوپاس لە بۆ خۆی گەورە لە ڕووداوەکە هیچ کەسێک نەبووتە قوربانی لە بازاڕێکی وا قەرەباڕق. چڕی دووکەڵ تەواوی بازاڕەکەی تەنیوە. خاوەنی دوکانە سوتاوەکە و کاسبکارانیەوە بازاڕە دەڵێن چەندین جار گردبوونەوە و ناڕەزایەتیمان ئەنجامدا و کەس گوێی بۆ نەگرتووین. فەرمو کامێرەکە بەسەر دوکانە من نزیکەی 6 دەفتەرم بەس مەواد هەیە بێ لە دوکانەکەی. ئەوەی خوارەوە سوتاوە نزیکەی بای 30 دەفتەر بەس مەوادی هەیە. چیە کاکە بازەکەی دەدا گەنجەکەم هەموو سیستەمی خوێندنم تەواو کرد، نهاتم بمە بارگرانی لەسەر حکومەت، نهاتم گلەیتان لێ بکەم کاکە دەوەرن بەهانامان وارن ڕجاءن. یعنی بەڕاستی وەی لایەتیە بێز لەو قاکەی بکەینەوە، بێز لەو کەسابەتەی بکەینەوە کە تێداینا. یعنی لۆ هۆکارەکە چێ پێمان بڵێت کەس جێمان لێ ناگریت. هەر دەچینە ژێرێت چامان قەپات دەبوو هەناسمان نەدەما بەرەندە هاتینەوە دەرێ ئەوەندا ئەشیای کە پێمان کرد هەمومان هینا دەرێ تەلەفۆنمان لۆ عەری کرد خوا هەڵناگری حریقەکە زوو هات بەس ئەوان ژنیان دەتانی بیبینن بەرهەندێ ئاگرەکە زیاد گەورە بوو. بەهۆی سوتانی 6 دوکانی بازاڕی داونتاون لە هەولێر جگە لە زیانێکی مادی زۆر بەرخاوەنی دوکانەکان کەوت هیچ زیانێکی گیانی نەبوو. وەک کاسبکارانی ئەو بازاڕەش داوا دەکەن کاراسانی و ڕێگەیان پێ بدرێت بۆ ئەوەی بتوانن لەو بازاڕە بەبێ کێشە و گرفت بژێوی ژیانیان دابین بکەن. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.